ئێمە ئیتیجاهێکی ئیسلامی ڕەسەن و خۆنەفرۆشن. ئێمە نامانێ خەڵک باسمان کە، چونکە ئێمە اعتمادمان لەسەر باسی خەڵک نییە، ئەمە باسمان لای خوای پەروەردگارەوە هی ئەویشمان کافیە. بەڵام پێویستە لە یادی ئەم شەهیدانەیە بزانین عەزیزانی من کە ئێمە ئەم چەوسانەوەمان لەسەر چییە، بۆچی ئەسڵەن وا لە ئیسلام و ئیسلامیان نەکرێ. یەکێک لە شیشانە، یەکێک لە تاجیکستانە، یەکێک لە ئۆزبەکستانە، یەکێک لە ئەندۆنیسیایە، یەکێکی کە لە باشووری تایلەندە، یەکێک لە سۆمالە، یەکێک لە ئۆغادینە، لە هەر جێگایەکە کە هەیە لەم ئەوروپایەشا کە هەیە ئەچەوسێنرێتەوە لەبەر چییە؟ وەکو یەک خراوەتە یەک قاڵبەوە مهمەوە ڕوتێکی سەلەفی جیهادی. ئەمە لەو سەلەفیە دەستەمۆیە نییە وەکو پشی لە سمێڵی بۆ بادەن و پارچەیە گۆشت بخەنە بەردەستی، یا وەگە سەگەی کە لە دەرێ بۆ پاس حەپەی دێ بە مسلمانان و مجاهیدانەوە ڕێ، دوایش ئەسقانێکی بۆ فرێدەن و کلکە لە قەیەکا بۆ تاغوتانی سەردەم. دۆست و دژمن نەزانە کە ئێمە پەیامێکی خوایمان هەڵگرت و زۆر بە جوان مێرانە شەڵمان گرت، زۆر بە پیاوانە شەڵمان گرت و خیانەتیشمان لێ نەکردووە و بە ئاشکراش ویستومانە کە باسی بکەینەوە کە ئێمە دارالئیسلامێکمانێ، بە مەجموعیش ئێمە گەڕانەوەی خلافەتی ئیسلامیمانێ. خلافەتی ئیسلامی مافێکی خۆمانە گەڕێتەوە بۆ ئەم خەڵکو ئەم ئومەتە مسڵمان. لە نەمانی ئەو خەلیفایەتیایە کە ئێستا خەڵکی وامان لێکە. 10 ساڵ پێش ئینقلابەکەی سوڵتانی عوسمانی کە بەسەر سوڵتان عەبدولحەمیدا کرا ڕەحمەتی خوای لێبێ، 10 ساڵ پێش ئەوە پاپۆڕی سوڵتانی عوسمانی بە قیادەی خێرەدین بەربرەوسا کە ئەسڵی لە کریتەوە دوای لە تونسا گەورە بووە و ئەدمیراڵی بەحری عوسمانی بوو بەسەر بەحری ئیسپانە زاڵ بوو. 10 ساڵ پێش ئەو ڕمانە لەبەر ئومەتی ئیسلام هەر وەختێک بێتەوە پێش ئومەتی عەقیدە و جیهادەکەی. بۆیە ئێستا لەبێ خلافە و لەبێ پاپایی و لەبێ ئەهلی حەل و عەقدیشە ناتوانن بمان ڕوخێن، بەڵێ توانن ئەمان کوژن، زیندانانەکەن تارەکانیان زیندانمانن لە ئاسمان. کام وڵاتی زۆر لەسەر دیموکراتی قساکان لە هەمویان ڕوو ڕەشتنە لە ژێرەوە بەرامبەر بە مافی مرۆڤ بە ئینسان، بە ئینسانمان حساب ناکەن ئەسڵ، سەبەب ئیسلامەکەمانە. وەقوەتی ئەو ئیسلامەشە کە گرتومانە کە بنەما فیکرەکان و دیدە فەلسەفیەکەی، بنەما سیاسیەکان و بانگەوازەکەی، دەستگەی نەفس و پەروەردەکاریەکەی، کۆمەڵکاری ئومەتی و بەگەڕخستنی وزەی، ئەو ئامانجەش کە دروستێکا لە دارالئیسلامێکا کە سەروەری تەنها بۆ شەرع و هەموو کەسێکی لە ژێر باڵا ئەحەوێتەوە، هەمویان نەزانن کە ئێمە هەڵگری ئەو بانگەواز و ئەو مەنهەجەین، بۆیە بۆ شێوەیە دژمانن. و ئەشزانن کە ئێمە خۆمان نافرۆشین نە بە ئێران، نە بە سعودیە، نە بە هیچ وڵاتێکی تر لاف و گەزافی ئیسلامەتی لێ بدە.